بەسەرهاتی بوودا و پرسی خوددا. دەگەڕنەوە ڕۆژێک بوودا لەگەڵ هەندێک لە فێرخوازەکانی دانیشت بوو و سەرقاڵی وانەوتنەوە و وتاردان بوو. لە ناکاو پیاوێک پەیدا بوو و دۆخی دانیشتنەکەی وەستاند. بە دەنگی بەرز لە بوودای پرسی: ئایا خوددا بوونی هەیە؟ بووداش وەڵامی دایەوە: بەڵێ، خوددا بوونی هەیە. دەمی نیوەڕۆ کەسێکی تر پەیدا بوو بە هەمان ڕاڕایی و گومانەوە لە بوودای پرسی: ئەی بوودا، ئایا خوددا بوونی هەیە؟ بوودا وەڵامی دایەوە و پێیوت: نەخێر، خوددا بوونی نییە. دەمی ئێوارە کەسێکی تر پەیدا بوو و هەمان پرسیاری کرد. ئەمجارە بوودا وەڵامی دایەوە وتی: تۆ پێویستە خۆت بە دوای وەڵامی ئەو پرسەدا بگەڕیت. فێرخوازەکانی بوودا لەم دۆخە سەریان سوڕما بوو. یەکێکیان پرسی: جەنابی بوودا، چۆن دەکرێت لە یەک ڕۆژدا بۆ یەک پرسیار 3 جۆر وەڵام بدەیتەوە؟ بووداش لە وەڵامدا وتی: لەبەر ئەوەی ئەوانە 3 جۆر کەسایەتی جیاوازیان هەبوو. هەندێک لە مرۆڤەکان بە یەقین و دڵنیاکردنەوە دەگەنە حەقیقەت، هەندێکیشیان ئینکارن و ڕەتکردنەوەی مطلق وایان لێ دەکات سوور بن لەسەر دۆزینەوەی حەقیقەت. هەندێکی تریشیان لە ڕێگەی ڕەهاکردنی بیر و هۆشیانەوە پێی دەگەن. بۆیە من یەکەمم دڵنیا کردەوە و دووەمیشم خستە دۆخێک تا سوور بێت لەسەر گەڕان و سێمیشم وا لێ کرد خۆی ببێتە دۆزەرەوەی ڕێگاکە. لەم چیرۆکەی بووداوە لەوە تێدەگەین یەک ڕێگا بەز نییە بۆ هەموو مرۆڤەکان تا لێەوە فێر ببن یاخود بەڕاستی بگەن. ڕەنگە هەر مرۆڤێک بەپێی ئاستی بیرروهۆشی خۆی ڕێگەی بۆ دیاری بکرێت. ئەگەر تۆ ڕێگەیەکت ئەزمون کردووە و بۆ تۆ ڕاست و باش بووە، مەرج نییە بۆ هاوڕێکە دوابێت. دوور نییە وەک چۆن سەرپەنجەی هەر مرۆڤێک جیاوازە ڕێگەی بیرکردنەوە و تەیکردنی تەریقەتیش بۆ هەر مرۆڤێک جیابێت.